وەک ئامادەکاریەک بۆ هەڵبژاردننی پێشوەختەی پەرلەمانی عێراق، کۆمیسیۆنی هەڵبژاردنەکان دەستی بە ئەنگاوی نوێکردنەوەی تۆماری دەنگدەران کردووە و ماوەی نوێکردنەوەکەش مانگێک دەخایەنێت. باپی بڕیاری کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق، نوێکردنەوەی تۆماری دەنگدەران لە دوویەم مانگەوە دەستی پێکردووە و تا 2 مانگی داهاتوو بەردەوام دەبێت و هاوڵاتیان دەتوانن سەردانی بنکەکانی نوێکردنەوەی تۆماری دەنگدەران بکەن. باپی وتەی کۆمیسیۆنی هەڵبژاردنەکان لە قۆناغی نوێکردنەوەی تۆماری دەنگدەران هاوڵاتیان دەتوانن دڵنیا ببنەوە لەوەی ناویان هەیە یاخودنا و دەشتوانن ناوی مردووەکەیان لە تۆماری دەنگدەران بسڕنەوە. هاوکات ئەو کەسانەی دەیانەوێت بنکەی دەنگدانیان بگۆڕن بە ئامان شێوە دەتوانن سەردانی بنکەکان بکەن. هەروەها وڵاتیانەی لە ساڵانی 2001 و 2002 و 2003 لەدایک بوون و تەمەنیان گەیشتۆ تا 18 ساڵ دەتوانن سەردانی ناوەندەکان بکەن و ببنە خاوەنی کارتی بایۆمەتری. و ئەوانەی کارتی دەنگدانی پێشویان هەیە، ینی قەسیرە ئەمەد کە پێی دەرێن، ناتوانن بەو کارتە دەنگ بدەن. هەر بەپی ڕێکارەکانی کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق، ئەو وڵاتیانی پێشتر کاری بایۆمەتریان کردووە و وێنەی لەسەر نییە، دەبێت کارتەکانیان نوێ بکەنەوە بەبێ کارتی بایۆمەتریش هاوڵاتی مافی دەنگدانی نییە. با ژێرەی ڕێنمایەکانی کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق، هەر هاوڵاتیەک سەردانی ناوەندەکانی نوێکردنەوەی تۆماری دەنگدەران بکات، دەبێت پێداویستیەکان وەک فۆرمی خۆراک و نازنامەی باری کەسێتی ڕەگەزنامە و کارتی نیشتیمانی و پاسپۆرت و کارتی بایۆمەتری پێبێت. وابڕیارە هەڵبژاردننی پێشوەختەی پەرلەمانی عێراق لە مانگی 6 ساڵ ئەنجام بدرێت و لە ئێستاشدا کۆمیسیۆن دەستی بە نوێکردنەوەی تۆماری دەنگدەران و تۆمارکردنی حیزب و پاڵێوراوە سەربەخۆکان کردووە.